خۆشەویستان، وەڵاهی پیاو کاتی ئەم شتانە دەبینێ شەرم دەکات. بەخوا سوێن بەخوای ئەرز و ئاسمان، ئەم میلەتەکانی تریش مسلمانان ئەگەر ئاوا بکەن و بەردەوام بن لەسەر ئەم کارە، باجێکی زۆر قورسە دەین. بە قورسی باجی ئەم بەدڕەوشتێ دەدەین کە هەندێک کەس دەیکەن، بەهۆی هەندێک کەسەوە ئێمەش دەسووتین. شەرم لەخوا ناکەی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتۆ بە ژمارە 2203 دەفەرمێ لەیەکونەنە في هذه الأمة خسف وقذف ومسخ وذلك إذا شربوا الخمور واتخذوا القينات وضربوا بالمعازف. ئومەتەکەی من تووشی ئەم عقوبانە دەبێ، ئەم سزانەی خوا. ئومەتەکەی من چی ڕۆدا لە ئومەتی منە، واتە لە موسڵماناندا، با چاوەڕێی ئەو ڕۆژە بکەین. دڵنیا بە دەیبینین ئێمە یا نەوەکانمان. لەم ئومەتا کۆمەڵە کەسێکەیە خوای گەورە بەهۆی تاوانەکانیانەوە بە زەویە دەیان باتە خوارەوە، ڕۆی زەوی دەچن تەواو. وە قەذف ڕۆژێک دێخوا لە ئاسمانەوە بەرد ئەبارێنە بەسەر ئەم ئومەتە، بەرد عقوبەی خوا. و مەسخ ڕۆژێک دێ خوای گەورە خەڵکی دەکاتێک گیانلەبەر و مەیمون و بەراس. ئەمە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم ڕوو ئەدا. بەڵام چی کاتێک ئەو کاتەی خەڵکی دەستی کرد بە عارە خواردن، ئەو کاتەی کۆمەڵە ئافرەتێک گۆرانی بێژ پەیدا بوون لە ناو ئومەتی مندا. ئەمڕۆ گۆرانی بێژ هەیە نییە. ئەوانەی کە ڤیدۆی بەدڕەوشتی و سێکسی بڵاوەکەنەوە زۆر لە گۆرانی بێژەکان خەتەرترن. لە گۆرانی بێژ خراپتر پیا بوو ئەمڕۆ، لە عارە خواردن خراپتر پیا بووە، مادە هۆشبەرەکانە. و دوایەوە هەر کاتێکیش گۆرانی مۆسیقایان لێدا و مۆسیقایان لێدا ئومەتەکەم با چاوەڕێی ئەوە بکەن خوا بە زەویە بیان باتە خوارەوە، با چاوەڕێی ئەوە بکەن لە ئاسمانەوە بەرباران بکرێن یا بکرێن بە مەیمون و بەراس. ئەمە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم. فلیمە تورکیەکان، فلیمە بیانیەکان زۆرێک لە ئەخلاق و ڕەوشتی موسڵمانیان لەدەستدا. شەرم نییە کەناڵێکی فاسد خراپەکار لەولاوە لە بازاڕەکانە لە شوێنە گشتەکانە یەخەی ئافرەتەگرن ئەڵێن ئەوەندە پارەت ئەدەینێ، بڵێ دایکت من حامیلەم، کچە عازەب، کچە عازەبە دەڵێ دایە حامیلەم بۆ شتێ پارەی دەستکەوێ، کوڕە عازەبێکە ڕەقسەکا بۆی پارەی دەستکەوێ. ئەمە کارەسات نییە. ئەتوهلیکونا بما فعل السفهاء منا. موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر دەفەرموو خوایگیان بەهۆی هەندی ئینسانی خراپ و ئێمەش لە ناوەدەی بەخوا ئێمە چاوەڕێی عقوبەی خوین. بەخوا بەهۆی بەدڕەوشتی هەندێک کەسەوە چاوەڕێی خوا باران لە جاتی باران بەرد بەسەرمانە بارێنێ. باشە بۆ بە خۆماندا ناچینەوە. خۆشەویستیت بۆ ئافرەتێکەیە زیاتر لە خوا، زیاتر لە دین و قورئان و وتار چاوەڕێی عقوبەی خوا بکەین. بە دڵنیا بە تووشمان دەبێ ئەمڕۆ یا بەیانی خوا خراپترشمان بەسەرا دێنێ ئەگەر ئەخلاق و ڕۆژتمانە دەست بدەین.